لەگەڵ وادەی نزیکبوونەوەی ساڵی نوێی خوێندن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان یەکێک لە خەمەکانی کەسوکار و سەرپەرشتیارانی قوتابیان دابینکردنی جلوبەرگ و پێداویستەکانی قوتابخانەیە. لقی هەولێری دەستگای سۆمای چاوان وەکو چەترێک بۆ بێباوکان ئەم هۆڵەی پڕ کردووە لە جلوبەرگ و پێداویستەکانی قوتابخانە بۆ منداڵانی بێباوک تا بەدڵ و ئارەزووی خۆیان ڕنگ و قیاسەکان هەڵبژێرن و خەمی دابینکردنی پێداویستەکانی دەستپێشی خوێندنیان لە کۆڵ ببێتەوە. ئەو پرۆژێک لە بەدەستمانە پرۆژەی جلوبەرگ و قرتاسیە و جانتای منداڵانی بێباوکە. لەم پرۆژەیەدا ئێمە نیەتمان هینایە پشتیوانی خۆی گەورە ئەو پارەی تا ئێستا کۆبۆتەوە لە خێرخوازان بەشی 1350 منداڵ جلوبەرگ و جانتا و قرتاسی دەکات ئینشاءالله. ئەو منداڵانەی کە ئێستا کە لای ئێمە ناونووسکراون ئەو بێباوکانە 1800 منداڵە. بەڵام ئێمە توانیمانە بای 1350 منداڵی جلوبەرگ و قرتاسیە دابین بکەین داوا لە خێرخوازان دەکەین. هاوکاریمان من بۆی بتوانین هەموو منداڵەکان جلوبەرگ و قرتاسی وەربگرن. چ تام و چێژێک لە ژیاندا هەیە ئەگەر منداڵەکانی تۆ لە خۆشی و شادی دابن و منداڵانی بێنازی وڵاتەکەشت لە هەژاریدا بناڵێنن. سەرپەرشتیارانی منداڵی بێباوک دەڵێن نەمان دەزانی چۆن جلوبەرجی قوتابخانە بۆ منداڵەکانمان دابین بکەین. ئێستا ئەوەندە دڵمان خۆشە کە ناتوانین وەسفی بکەین. نزای خێریش بۆ خێرخوازان دەکەن. هێواری فکرم دەکردەوە دەمگو خوایە ئەمن جچیان کولۆ بکڕم ئەخا ئەمن کەسنێ ئیشم لۆ بکە کو ئەجی چلۆم دارانە بکڕم بەس خوای گەورە ئەوانی لە بۆ من نرد زۆر دڵخۆشم. خوا خێریان بنووسی ڕەبی خوایە خوا خێری ئەو خێرخوازانەش بنووسی خوا خێری خێرخوازەکان بنووسیتن کە خۆیان ئەزدایە. دڵت خۆشە کە جانتا وەرگرتیان؟ زۆر درم خۆش بووە کە جانتا و قەمیسم وەرگرتیا. زۆر درم خۆشە جانتا و قەمیسوانەمار وەرگرتیا. خوا خێر خێرخوازە بنووسی. جانتایەکان قەمیسەکان بەدڵی تۆ بوو؟ بەڵێ. لقی هەولێری دەستگای سۆمای چاوان لە سەرەتای ئەم مانگەوە چەندین هاوکاری و دیاری بەسەر منداڵانی بێباوک دابەش کردووە. تەنیا لەم پرۆژەیەدا 1350 منداڵی بێباوک جلوبەرگ و پێداویستەکانی قوتابخانەیان بۆ دابین کراوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.